کاگاوڕێ تۆفیق ڕایشکاری سەرۆککۆمار. کاگاوڕێ سڵاوت لێبێ، سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. چی دێ لەسەر ئەو وادەیە دەستنیشانکردنی 11 مانگ بە ڕێککەوتنی لایەنەکان بووە، وادەیەکی گونجاوە لەم کەشەی ئێستا عێراقی تێدا؟ ئەم کاتتان باش، زۆر سپاس بۆ بەڕێزت وە بۆ کەناڵی کورسات. بێگومان ڕەنگە لە یەکێک لە تایبەتمەندیەکانی سیستەمی پارلەمانی لە سیستەمێکی دەستوریە بریتی بێ لا ناوەندی لا مەرکەزی لە بڕیاری سیاسی و بەهۆی ئەوەی کە حزبی جیاواز و تێڕوانین جیاوازەیە کەمە بەشێکە لە پیادەکردنی کەشوهەوای دموکراسی وڵاتەکە. بەڵام ڕەنگە لایەنێکی تری ئەوە بێ کە لە سیستەمی دموکراسی و فرەحیزبایەتیە ڕێکەوتن وەختیشی زۆری ئەوێ و ئەوەی کە ئێستا ئەم بارودۆخی عێراقی کەوتووە ڕێک و پێک ئەوەیە کە پەیوەندی هەیە بە ڕێنەکەوتنی قەوارە سیاسیەکان بە شێوەیەشی گشتی، چونکە هەڵبژاردننی سەرۆکی کۆمار ڕاستەخۆ پەیوەندە بە ڕاستپاردنی سەرۆکی ئەنجومەنی وەزیران. ڕوونیشە کە وەکو نەریتێکی سیاسی ئەو پۆستە بۆ برایانی شیعەیە و پۆستی سەرۆکۆماریش بۆ پێکاتی کوردستانیە. بەڵام ئێستاکە کێشە سەرەکیەکە هەڵبژاردننی سەرۆکۆمار نییە بە قەدرەوەی کێشە سەرەکیەکە پەیوەندی هەیە بەوەی کە برایانی شیعە لە چوارچێوەی هەماهەنگی لەسەر کاندیدێک بۆ هەڵبژاردننی سەرۆکوەزیران ڕێنەکەوتون. ئەمە هۆکاری سەرەکی دواخستنەکەیە. ئەگەر نابێگومان پەرلەمانی کوردستان پەرلەمانی عێراق کۆ بێتەوە و ئەو کاتەیە هێزە کوردستانیەکان ئەگەنە ڕێگەوتن یاخود بە پێچەوانەوە ئەو کۆمەڵە کاندیدەی کە هەیە پەرلەمان بە زۆرینەی دەنگ کاندیدێک هەڵەبژێرێ. واوەی شێشەکەی ڕەنگە زیاتر ئاڵۆستر کرد بێت پەیوەندی هەیە بەوەی کە پێشووتر چوارچەوەی هەمانجی بەڕێز مالیکی کاندید کرد و بەهۆی ئەو تویتەی سەرۆشی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دۆناڵد ترامپ بارودۆخیشی تازەی هێناوەتە پێشەوە کە پێداگیری هەیە لەلایەن بەشێکیانەوە بۆ مانەوەی بەڕێز مالیکی وەکو کاندید و بەشێکی تریشان پێداگیریەکان لە هەڵبژاردننی سەرۆکوەزیرانی فدراڵ بەڕێز سۆدانی بۆ خولی دووەم. بە کورتیەکەی کێشەی هەڵبژاردننی سەرۆکۆمار و دواکەوتنی هەڵبژاردننی سەرۆکۆمار لە پەرلەمانی عێراق بەشیشی زۆری ناڵێم هەمووی بەشی زۆری پەیوەندی هەیە بەوەی کە لە برایانی شیعە لە چوارچەوەی هەماهەنگی کۆدەنجیان نییە لەسەر کاندیدی دڵخوازیان بۆ پۆستی سەرۆکی کۆماری عێراق و وادەیە کە پەرلەمانیش دیاری کردووە بۆ ئەوەیە کە درفەتێکی تری تازە بن بە هەموو لایەک بە تایبەتی چوارچەوەی هەماهەنگی وەکو باسم کرد. بەشێکی تریشی دەرفەتە بۆ ئەوەی کە هەردوو هێزە سەرۆکیەکەی کوردستانی یەکێتی و پارتیش وەکو دوا دەرفەت ئەگە دەرفەت هەیە لە نێوان خۆیانە ڕێبکەون یاخود بە پێچەوانەوە بە چەند کاندیدێکەوە کێبڕکێ بکرێ. باشە کاگاوڕێ بەڕێزت ئاماژەت بەوە کردوێتت کێشەکە سەرۆکۆمار نییە ئەوەندەی پێوەستە بە کاندیدی سەرۆکوەزیرانەوە کەواتە لەسەر مەسەلەی سەرۆکۆمار هێز و لایەنە سیاسیەکان ینی تا ڕادەیەک بگومان دەنگی جیاوازەر هەیە بەڵام کۆدەنگی هەیە ئەوە یەکلا بۆتەوە؟ ئەوان کاڵێم ئەوان ئەو بابەتە جیان هێشتۆ بۆ لایەنە سیاسیەکانی کوردستان کە بە کاندیدیشە هاوبەش بێن، بەڵام دیارە تا ئێستا ئەو کارە ئەنجام نەدراوە. لەبەرەوە ئەگەر ئەوان کاندیدی دڵخوازی سەرۆکوەزیرانی خۆیان یەکلایی بکەنەوە بێگومان دانیشتن ڕێکەخەن و ئەو وەختە لە نێوان ئەو کاندیدانەیە قەوارە سیاسیەکان ئازاد و سەرپشکە بن کە دەنگ بن بەشێ. ئەوان دەمێکە وتوانە ئەگەر هێزە کوردستانیەکان بە یەک کاندیدێن ئێمە ڕێزی لێگرین، بەڵام ئەگەر بە چەند کاندیدێک بێن ئەو کاتە ئەو هێزانێکە لە پەرلەمانی عێراقن سەرپشک و ئازادن کە دەنگەیەن بەشێ. واتە مەسەلەکە لەسەر ئەوە ڕاوەستاوە کە کاندیدی سەرۆکوەزیران بۆچی ڕاستە لە دەستورە ئەڵێ لە ماوەی 15 ڕۆژ ئەو ڕۆژی کە سەرۆکۆمار هەڵبژێرێت تا 15 ڕۆژ دەرفەت هەیە بۆ سەرۆکۆماری هەڵبژێراو ئەو قەوارەی کە زۆترین ژماری کورسی لە پەرلەمانی عێراق خۆی تۆمار کردووە کاندیدی ئەوان ڕابسپێرێ بۆ پێکێنانی کابینەی وزاری. بەڵام وەکو نەریتێکی سیاسی لە عێراقا ئەو ڕۆژەی کە سەرۆکۆمار هەڵەبژێرێ هەر لە هەمان ڕۆژە سەرۆکۆمار سەرۆکوەزیرانی دڵخوازی لایەنەکانی تر ڕاستپێرێ واتە کراوە بە یەک پاکێج بەیەکەوە. لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دەستوریەوە دوو پاکێجە، بەڵام لە ڕووی سیاسیەوە کراوە بە یەک قۆناغ کراوە بە یەک پاکێج. بۆیە هەتا کاندیدی سەرۆکوەزیرانەکەی خۆیان یەکلایی نەکەنەوە دانیشتنەکە قورسە بێ بۆ ئەوان مەبەستم لە ڕووی سیاسیە نەک لە ڕووی دەستوری. ئەگەرنا ئەو وەختە ئەوان هیچ چاوەڕێی پێکاتی کوردستانی ناکەن وەکو باسم کرد چەند کاندید هەبێ بە دڵی خۆیان لایەنە بە پێی تێگەشتنی خۆی دەنگەدان.
کەواتە کاگەورە بە پێم تێگەیشت نەبێ گەل لە 11 مانگدا سەرۆکۆمار هەڵبژێرێ ڕووی دەستوریەوە ئاساییە یانی ئەو ڕۆژە سەرۆکوەزیرانیش بڵین کاندیدی ڕاستپێراوە بۆ سەرۆکوەزیران ڕانەسپێردرێت. بەڵێ لە ڕووی دەستوریەوە ماوەی 15 ڕۆژی هەیە توانێت 15هەمین ڕۆژ کاندیدی سەرۆکوەزیران ڕاستپێرێ. بەڵام من وەکو بوو بەڕێستم باس کرد ڕەنگە هەر زۆر دووبارەش بێکەوتمانەوە لەبەرەوەی کە بارودۆخی عێراق بارودۆخێکی هەستیارە تازە بۆ بە دابوونەریتێکی سیاسی ئەمە دەستوری نییە لە هەمان ڕۆژا کە سەرۆکۆمار هەڵبژێرن هەمان ڕۆژ سەرۆکوەزیرانیش دیاری ئەکەن. لەبەرەوە ئەو کاتە سەرۆکۆمار هەڵبژێرن کە کاندیدی سەرۆکوەزیرانیش یەکلایی کرابێتەوە هەتا کاندیدەکە یەکلایی نەبێتەوە قورسە هەڵبژاردننی سەرۆکۆمار بکەن. باسی دەستور ناکەم باسی لایەنی سیاسیەکەم. باشە کەواتە ئێستەی ترەکەوێتە سەر لایەنە سیاسیەکان وا دەکە دەستنیشان کراوە کەوێتە سەر لایەنە سیاسیەکان تا 11 مانگ خۆیان یەکلا بکەنەوە. کەواتە ئەگەری بەنی ئەوە ژەیە لە 11 مانگیژدان نەکرێت بۆ پێچەوانەکەشی هەرڕاستە. بێگومان ینی بابەتە سەرێشەکە پەیوەندی هەیە بەوەی کە برایانی شیعەمان دابش بوون لە بینی خۆیانە چۆن هێزە کوردستانیەکان دابش بوون بەشێکیان پشتیوانی لە بەڕێز نووری مالیشیەکەن ئەڵێن ئێمە کاندیدمان کردووە و ئەوە بڕیاریی نیشتیمانی عێراقیە و ئەبێ ئەوە بڕاتە پێشەوە. بەشێکی تریشان پیان وایە ئەوە ڕاستە بڕیاریشی عێراقیە بەڵام ئەبێتە هۆی ئەوەی کە عێراق ڕوبەڕووی سزای ئابووری و بارێکی ناهەموار بێتەوە لەگەڵ هاوپەیمانی نێودەوڵەتی و ئەمریکا بۆیە پێویستەکە کاندیدیشی تر هەڵببژێرن. ئەم دوو تێگەیشتنە هەتا ئێستا لە ناو چوارچێوەی هەماهەنگی هەیە بە هیوان لە ڕۆژانی داهاتووە چارەسەرێکی بکەن و وەکوڵە بە کاندیدیشی هاوبەشی دڵخوازی خۆیان بە ئەنجامی بگەێن. زۆر باشە کاگەورە لەم ڕۆژانەیە ئەو پرسی سەرۆکۆمار جێ دێڵین کەواتە بۆ 11 مانگ دەبێ لایەنە سیاسیەکان یەکلایکەنەوە حەزم کریانی بەرچاوڕوونیەکی قانونی بین بابینەرانمان لەو ڕۆوە چۆنە لەم ڕۆژانە زۆر باز لە حکوومەتی جەنگ دەکرێت و بەڕێز فایقزێدان هەرزوو ینی ڕەتی کردەوە بە بڵێن لە ڕووی دەستوریەوە ڕێکارەکانی باس کرد حکوومەتی جەنگ بۆ لە ئێستادا باز دەکرێت عێراق پێویستی بە دۆخێکی وەها هەیە. لە دەستوری عێراقا بە کورتی و بە ئاسانی پوختەکەی ئەوەیە کە سێ بارودۆخی حکوومەت هەیە یا بە زمانێکی گشتی ئەتوانی بڵێن سێ زۆر حکوومەتمانەیە لە ڕووی وەسفی دەستوریەوە. زۆرێکیان حکوومەتیشی هەڵبژێراوە کە گەلی عێراق هەڵگەبژێرێ لە ڕێگەی نوێنەرەکانیەوە لە پەرلەمانی عێراق و ئەو حکوومەتە تەمەنی 4 ساڵە و دەسەڵاتێکی تەواوی دەستوری هەیە حکوومەتیشی هەڵبژێراوی خاوەن دەسەڵاتی 4 ساڵەیە. ئەمە زۆری یەکەم. جۆری دووەم کە لە دەستورا بە تەواوەتی باز نەکراوە ئەویش ئەوەیە کە هەڵبژاردن ئەکرێ بۆ پارلەمانی تازە ئەو حکوومەتەی کە لەو ماوەیە ینی ماوەکەی تەواو بۆ حکوومەتی تازەش دروست نەبووە ئەو قۆناغە ڕاگوزەرە ئایا ئەوە حکوومەتی کاربەڕێکەرە یا حکوومەتیشی تەواو دەسەڵاتدارە لە دەستوری عێراقا ئەوە باز نەکراوە شایانی مشتومڕ بوو بۆیە بەڕێز سەرۆکۆمار داوای لە دادگای فیدراڵی کرد کە ئەو بابەتە تەفسیر بکەن ئەوەی بە کوردی شیرین پێڵەن ڕاوەکردن لێکدانەوە. دادگای فیدراڵی بڕیاری دەرکرد ئەڵێ ئەو ڕۆژەی کە هەڵبژار نەکرێ بۆ پەرلەمانی عێراق پەرلەمانی تازە پەرلەمانە کۆنەکە ئیتر ڕەوایەتی نەماوە تەواو بێت هیچ دەسەڵاتیشی نامێنێ و ئەو حکوومەتش ئەو پەرلەمانە هەڵی بژاردووە کەواتە ئەو حکوومەتش دەسەڵاتی نامێنێ ئەبێ بە حکوومەتی کاربەڕێکەر و حکوومەتی کاربەڕێکەر تەنها بۆ ڕایکردنی ئیشوکاری ڕۆژانەیە نابێگرێ بەس بکە دەسەڵاتەکانی زۆر سنووردارن لە ڕووی دارایی لە ڕووی کاژێڕی لە ڕووی دیبلۆماسی لە ڕووی ئاسایش لە ڕووی جەنگ چکە متمانەی نەماوە و حکوومەتی تازە دێ و ئاشکراشە کە بەپێی دەستور نەخشە ڕێگایەک دانراوە کە ماوەیەکمانەیە بۆ هەڵبژاردننی سەرۆکۆمار مانگێکە و ماوەی ژمانەیە بۆ هەڵبژاردننی سەرۆکوەزیران کەواتە ماوەیەکەیە بە ناڕاستەوە خۆ بە حکوومەتی کاربەڕێکە کەواتە بەپێی دەستور جۆری یەکەمی حکوومەتمان باس کرد جۆری دووەم حکوومەتی کاربەڕێکەرە جۆری سێهەم حکوومەتی جەنگ و فریاکەوتنە ئەمەشیان لەناو دەستوری عێراقا بەڕوونی باس کراوە کە حمە بەس لە حکوومەتی جەنگ و فریاکەوتن چییە ئەو بارودۆخەیە کە وڵاتەکە ڕوبەڕووی بارێکی جەنگ بوو بێتەوە یاخود ڕوبەڕووی بارێکی ئاسایشی ناهەمواری ناوخۆیی یا دەرەکی بوو بێتەوە بێگومان ئێستا کێشەکە چی قۆڵی کردوێتەوە یەکەم بەناڕاستەوە خۆ ئاگری ئەم جەنگە و پرشی ئەم جەنگە هاتوۆتە ناو خاکی عێراق و هەرێمی کوردستانەوە لە سێ چوار لاوە لەلایەک لەلایەن ئەمریکایەکان ئیسرائیلیەکان
ئێران و هەروەها گروپە چەکدارەکانی درەوەی یاسا واتە لە 4 شوێنەوە بە شێوەیەشی ناڕاستەخۆ پڕشکی ئاگر هاتوۆتە ناو عێراق و ڕووداوی جنگی و ئەمنی نەخوازرا و ڕوویاوە کوژراو هەیە بریندار هەیە لە هێزە ئەمنیەکان لە هێزی پێشمەرگەی کوردستان لە خەڵکی سیڤیل داو دەستگای جۆرا و جۆر بە ئامان گیراوە بارودۆخیشی نەخوازراواتۆتە پێشەوە بۆیە بۆچوونەکە ئەوەیە کە مادەم ئێمە بۆشایی دەستوریمان توش بووە نەمانتوانیوە لە کاتە دەستوریەکەی خۆیە سەرۆکۆمار و سەرۆکوەزیران هەڵبژێرین و ئێستا لە ڕووی پێناسی دەستوریەوە لە قۆناغی نەک بۆشایی دەستوری پێشلکاری دەستوریین و ئەم حکوومەتی کاتی کاربڕێکەرەش ماوە کاتیەکەشی کە حکوومەتی کاربڕێکەرت تەواو بووە ڕەوایەتی ئەم حکوومەتەی ئێستا چییە؟ ئەگەر ئەم بارودۆخە بمێنێتەوە چی بکەین؟ وەکو وەسفی دەستوری ئەم بارودۆخە پێڵەن حکوومەتی فریاکەوتن کە حکوومەت ئەبێ بە حکوومەتی فریاکەوتن گۆڕانکاریەک ڕۆیە گۆڕانکاریەکە چییە؟ لە حکوومەتی کاربڕێکەرەوە تەواوە بێ ئەبێ بە حکوومەتێکی دەسەڵاتی کامل نەکرد کامل دەسەڵاتەکانی فراوانتریشە بێ لە حکوومەتێکی هەڵبژێراو بەڵام پرۆسەی گۆڕینی حکوومەت بۆ حکوومەتی جەنگ و فریاکەوتن ینی حالەتی حرب و تەواری بە عەرەبی پرۆسەیەکی دەستوری قورسە کە ئەڵەم قورسە مەبەستم ڕێکارەکانیەتی ئەبێ هەردوو سەرۆکۆمار و سەرۆکوەزیران پێکەوە نەک بەجیا بەیەکەوە ڕێبکەون و بەیەکەوە یەک داوا بنووسن و بینێرن بۆ پەرلەمان و پەرلەمانی عێراق بە دەنگدانی 50 زائید یەک نا بە دەنگدانی 2 لەسەر 3 هەرچەند ئەم دەسەواژەیەش بە کوردی کێشەیتە ڕوونتر قسە بکەم ئەگە پەرلەمان 4 بەش بێ ئەبێ 3 بەشی بڵێن بڵێ ینی بەو جۆرە نەک بە 50 زائیدەن یەک ئەوەش ژمارەیەشی زۆرە کە ئەبێ کۆدەنگێکی گەورەی نیشتیمانی لەسەر هەبێ و تەنها بۆ ماوەی 30 ڕۆژە ئەگەر 30 ڕۆژەکەمان پێویست بوو درێژی بکەینەوە ئەبێت جارێکی کە پەرلەمان بیخاتە دەنگانەوە ئەم بۆچوونە لە یەکێکە لەو بۆچوونە دەسووریانەی هەیە و وەکو جەنابەت باست کرد بە ڕێسەرۆکی ئەنجومەنی دادوەری وتارێکیشی لەم بارەیەوە نووسی بوو ئەو زیاتر وەکو ئامانجی ئەوە بووە کە لایەنە سیاسیەکان تێبگەێنێ کە پرۆسە دەسووریەکە تەواو بکەن وڵاتەکە بەرگەی بۆشایی دەسووری و پێشەلکاری دەسووری ناگرێ و ئاگری جەنگ لە ناوچەکە هەڵگیرساوە و ئەم حکوومەتەی ئێستا بەم دەسەڵاتانی کە هەیەی کە دەسەڵاتێکی سنوودارە ناتوانێت ئیشوکارەکان ڕای بکە هەرچەندە سەرنجێکیش هەیە سەرنجەکە ئەوەیە کە لەگەڵەوەی حکوومەتی ئێستا بەپێی بڕیاری دادگای فیدراڵی کاربڕێکەرە و ئیشوکاری ڕۆژانەکە بەڵام ئەگە سەیری بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران بکەی زۆر بە تەواوەتی پابەند نەبوون بەڵکو چەنەها گرێبەستی گەورەی دارایی کاژێڕی ینی لە ڕووی دیفاکتۆوە ئەتوانم بڵێم ئێستا حکوومەتەکە لە ڕووی سیاسی و دەسووریەوە کاربڕێکەرە بەڵام وەکو واقعی حەقیقەتی حکوومەتەکە هەموو هەفتەیە هەرچی گرێبەست و ئیشوکاری گەورەیە پێش تەصریف ئەعمالەکە چۆن بۆ ئێستا شەروا ڕەفتارەکە لەبەرەوە لە واقعی حالە حکوومەتەکە کاربڕێکەر نییە ینی ممارەسەی دەسەڵاتی تەواوەکە کە ئەوە پێچەوانەی بڕیارەکەی دادگای فدراڵیە و پێشێلکردنی بڕیارەکەشە بە هەر حاڵ قسەکانمان کورتەکەینەوە ئارەزوویەک یا با بڵێن تێڕوانینێکی سیاسی و دەسووری هەیە کە ئێستا عێراق لە دۆخی جەنگ و دۆخێکی ئاسایشی نەخوازراوە یا ئەبێ ئەم حکوومەتیشی تازە بەو پێی کە هەیە لە ماوەیەشی نزیکە هەڵبژێڕێ و ئەم بارودۆخە کۆتایی پێبێت یاخود ئەگەر ئەم بارودۆخە درێژە بشێشێ پێویستەکە ڕێگایەک دۆزنەوە جا و ڕێگایە ئەمەیە کە من باسم کرد وەکو حکوومەتی فریاکەوتن و جەنگ یا هەر ڕێکارێکی تر لە چوارچەوەی دەسوورا بیدۆزنەوە واتە ناکرێ ئەم بارودۆخە ئابەم شێوەیە بەردەوام بێت زۆر بەڕێز کاگە تۆفیق ڕایشکاری سەرۆکۆمار سپاس دەکەم سپاس بۆ ڕوونکردنەوەکانت زانیاری و بورگە دەستوریەکانت لەسەر حکوومەتی جەنگ سپاس دەکەم کە لەگەڵمان بی خۆشەویستان بەرداوامە بین شوێک وەرەگرین و